یەکێک لەو خاتونە دەسڵەنگینانە لە بواری چنین لە لامان ئامادەیە خۆی باسی ئەزمونونەکەیمان بۆ کات باسی ئەوەی کە زۆر جارە کەسانێک کە ئیشی چنینەکەن ئەڵێن هەست بە ئارامیەکیش ئەەکەین تەنانەت کاتە باسێکی ئەومان بۆ کات ئەزمموی چنین چەند ئەزمونونێکە هەر بۆ میواندارەتی خاتونی ئازیز شۆخان غەفورمان کردووە بۆی کە باسی زیاتریت بابەتەکەمان بۆ کە زۆر بەخێر سپاس بۆ ئامادەبوونێت جا هەر سەرەتا باسێکی ئەومان بۆ بکە کە چۆن بوو هاتیتە بواری چنینەوە زۆرێک لە کەسەکان لە لای خۆمان سەرکۆ ئەڵێن هەر لە مناڵیەوە دایکیان دایەشانە بەدەستیانەوە بووە فێری بوون من چنین ئەزانم بەڵام چنین تەنیا ئەوەنەی کە ملپێچ و کڵاو ئەتوانم دروستکان ئەو کەسانەی چنینەکان ئەزانن شێوازێک لە چنین هەیە ڕاستە و چەپەی پێوترە تەنیا ئەوازان خۆی ئەوەشی زۆر گرنگە کا زۆر کات باسی چنینەکەی وەک تۆش ئاماژۆ پێ ئەمە هەر لە کۆنەوە بە تایبەتی خانمە قەدیمەکان هەوڵیان نەوە لە ڕێگەی و دووشیشێ یاخود چەندی خولاپی تایبەتە بووە بۆ مناڵەکانیان کڵاویان دروست کردەوە بۆ خوێندنگا یاخۆ بۆ کچە وردەکانیان شتیان دروست کردووە ئیتر ئەمە بە شێوە لە شێوەکان هاتووە ئیتر کچانیش لە دایشانەوە فێری ئەم شێوازی چنی نەبوون بەڵام بەداخۆسا تۆزەکەم بۆ فێری بووە زۆر بەخێر بێ زۆر بەخێر بێ ئەزمموی خۆم کرد جەنابەت هەرچەند ئیشەکە ئەتر ئیشی خۆتە چۆن بوو هاتیتە بوارەکەەوە سەرەتا سپاسدانەکەم زۆر بەڕێزن من زۆر دەمێکە ئەم ئیشم کردو دایکم خۆی ئەم ئیشانەی بۆ خۆم کردووە بە خودی خۆم نەک بۆ کەسی تر بەڵام من بە عکسی دایکمەوە بۆ دەریشەوە درستی ئەەکەم لە برەی حەز خولیایە هەموو شتێگەر حەزن نەبێ ناتوانانی درستی کەیت وەنیە منیش زۆر زۆرم حەزلێتی ئارام سەرقاڵیم کاری بەڵێ تقریبان 18 ساڵ زیاترە بێ ئەراڵا بە چیە دەستە پێ کرد یەکەم جار بە شتێکی زۆر بەسیت تقریبا کڵاو من پێچەکەی والله من زۆر حەزم لە کڵاو من پێچ نەبوو من زیاتر حەزم لە شتی تازەگەری بوو زۆر کات شتەکان خۆم بە حەزی خۆم دانیشتم لەسەر وەرەقا لە پێش ڕسمەکەم دروستە کرد هەموو بزانم ئایا ئەم شتە ئەگەر من بیچنم جوان دەرەچێ ئایا چۆن چۆناهی بیچنم یعنی چنینیش بڵێن فەنە هەموو کەس ناتوانێت درستی کات و بتوانێت بیچنێ یەکەم جارم و با تەقەڵێک تەقەڵم پێوت ئەموو با تەقەڵێک بکەم هەڵمۆسانم وەگەر بیکەم بە دوودانە بە سێدانە ئایا جوان دەرەچێ سیرمە کرد کە ئەم کرد شتێکی جوانی تیا دەرەچوو ئیتر ئەوە بوو کە ئەم سانم پێ دروست لە کۆنیشا ئەو ساکە گەشتێک بچرا یەک ڕنگ بوو بەڵێ هەر یەک یان یەک شێواز دروستەکرا بەڵام ئێستا بینین ئەم کەلوپەلانەی کە تۆ هێناوتە چەندین ڕنگ تێکەڵ یەکترراوە کە ئەمە بۆ خۆی لە خۆیان ئەوێ دەستێکی باشە هەبێت لە تێکەڵ بەڵێ حەزە ئەوەش سەلیقەیە کە ئەو شتانە بڵێن ئەو ڕنگانە بێنیت بیان گونجێنی بەیەکەوە زۆر کات دەستا هیچ دوونەڕۆین ئەو بێجی یان ئەو مارۆنی و سپیە مارۆنەکە بەتەنیا لەوانەیە هەر خۆی بەتەنیا ئەی کوژێت ڕەنگەکە ڕەنگێکی مەرغوب نییە بەڵام کە ڕەنگێکی کە لەگەڵ تێکەڵ کرد زۆر زۆر جوان دەرەچێت ئێستا ئەوەنەی کە من بینیم پێما بە مەکینەش بەکارەهێنی جەنابەت وایە ناوەڵانی هەموو ئیشی دەستی خۆمە بەڵێ ئەمانە لە ئیشی مەکینا چوو نا هەمووی بە دەستی خۆم کردومە ئەی ماشەڵڵای لێبێ ئێستا سەیری ئەو تەنورەیەکە یەکێکان تەنورە و سەرشانێکە بۆ مناڵێکم کردووە بەس سیرایەکی هەیە لە بژێرەوە ئەی نەبێت لە بنەوەی لەبەر ئەو سیرایە تۆزێ ئەو خوریە زبرا خۆش نییە ئەو سیران پێوە کردو بەدەست سەیریکە بەڵێ ئەمە هەرێک لە ئیشی مەکینا چوو بۆیە جوانی ئیشی دەستا زۆر باشەکەواتە خاتون تۆش خۆت هەستە بۆی هەندێک لە کارەکان بۆمان باسکەی ئەم کاریان زۆر سەرنجی منی ڕاکێشە ئەمەیانی سەرمێزەدانرێ و دروستکردنی شووتی ئەوەی کەژناوزەم کاڵەکەگەن ئەمە سیرایە بەدەست پێمەوە کردو ئەیبینی ها بەتەقڵ ئەوە سەرشانەکەیەتی و ئەمە تەنورەکەیەک لێت داوە بەسانەیە ئەو دوو کاریان ئەمەشیان ئەمە کاڵەکە ئەمە چەنە تۆزێک لە هینیش بووە ئەمە مقەبایەک هەیە ناشکێت باشە ئەمە ناوەکەی مقەبایە زۆر باشەکەوە بۆ سەر بۆ مەطبەخ بۆ سەر مێزی ناخواتن زۆر جوانە دایانیت ئەمە چەندێکی پێچێت وڵاهی ئەمانە تۆزێ وردەکارین پێچێ کاتەکەی شیشە درێژەکانی ئەوێدیان بە شیشی بە قولاپەکانەوە چون هەنێک جار بە دوو شیش ئیشەکەی بە قسەکەی جەنابەت ئەمەیان بە قولاپەکەی کەسم هەر هەموویت بە قولاپ چنیوە بەڵێ ئەمەیان نا ئەمەیان ئیشی شیشە
ئەمە کڵاوە ئەوە بە کڵاوە. شیشتنیوە کڵاوەکەی منە ئەمەشیان نەزانم خاتوشە بەڵێ. ئەم شێوازی ئەمە بە چینی شیشە نازانم. چندێ ئەمە بە دوو شیشە چندێ ئەها دوایش ئەیهێنی لە ئەخیرا ئەگەر مەکینی ئۆڤەر هەبێ بە ئۆڤەر یەک ریزیلی تۆتەوە بەڵێ زۆر باش. بەڵێ ئەوەش تەرسانە بەڵێ یا بە دوو بە قولاپە. بە قولاپە بەڵێ. ئەم نەخشانە بە حساباتی بۆ بەڵێ بکەوە؟ حساباتی ئەوێت بەڵێ ئەها. نەمو زۆر دەبێت باش. حساباتی بۆ بکەیت ئەسا ئەمانە کە هاتوون پێم وایە ئەمانەمی سەلەی خۆڵ بەڵێ. دامرای زۆر جارێ وتومانە گرنگە لە هەموو شوێنەکان لە ماڵە سەلێ خەبێ بۆی کە بەردەوام بەڵێ. پیسەکانی تاکۆ بکەیتەوە چنینی ئەمانە تا چەند زەحمەت یاخود ئاسانە توانی لە ماوەیەکی کورت تا تەواوی چایکی ئەگەر کەسێک نەیزانێت زۆر قورسە بەڵام من چکم دەسم ڕاهاتوە لەسەری باش. یعنی ئەگەر ئیشم نەبێ و دابنیشمەوە بە دوو ڕۆستەواکەم شکان دێت گوڵ و شتی بەڵێ لەسەر خۆتۆ دروست گوڵەکانی کردووە. زەحمەتە زۆر باشە هەرڵا چینە لای کۆمەڵە کاری ورد بەڵێ. ئەو کارانەی کە بەڵێ. لەویان ئەم کارانە کە بە شێوازی خەبارەیان بچووکە بەڵام بەڵێ. لەوانەیە هێکەڵکردنی ڕەنگەکان وانە ئەمە تۆ گەڵایە. زیاتر زیاتر بێ بەڵێ ئەمە گەڵایە و یەکدەنکی پێ ئەڵێن بە یەکدەنک ئەیچنین بۆ منجڵگرتن بۆ منجەڵگرتن بۆ جوانی ئەتوانی دایبنەی زۆر زۆر تایبەت و زۆر زۆر جوانە بەڕاستی جوانە دەستەکانە سەرە خۆش بێخڵە. کۆمەڵک تەماتە و شلیک و ئەوانەش هەیە باسێکی ئەوانەشمان بۆ ئەمە هەم وەکو تەماتە وایە ئەمانەش هەر ئەینان شەدەمانە هەمووی ئیشی قولاپن ئەمە وەکو گوڵە بەڕۆژە باش ئەویان زۆر جوانە پێگەی وەکو گوڵە بەڕۆژە ئەمانە دروستەکەم و هەم وەکو دەستگریش بەکارێت هەم بۆ جوانیش خاتونەکان لە ماڵا دای ئەنێن هەڵی ئەواسن بڵێن شوێنێک کە حەزیان لێبێ لە مەطبەخە جاران مەتبەخەکان ئەم بابەتانان زۆر تیا بوو بەڵێ. بەڵام بەداخەوە ئێستا وای لە هاتووە ئیشی دەست زۆر بەکەمی ئەبینرێت ئەمە چنینی ئاسانە یان کارێکی سەختە ئەگەر کەسێک لە فێر چنین نەبی- بزانە ئەتوانە بەدەستێت یان نابێت زۆر خەبی ئەگەر فێر بیت یعنی ئاسانە بەس ئەگەر فێر نەبی چکمەوە هەمووی تەقسیماتی تیا خوا من هەرچێ وەکو بیرکاری چۆن زۆر ئاسان نییە خۆمێ لە قەرەی تاقی نەکەمەوە بێهیوان مەکە سەرکەوت ناناتوانی چنێکی ئەوێ من بە ڕۆژێک تەواو یەکەم ئەی ماشەڵڵا ینی نەک بە ڕۆژێکیش بەخوابمە بەجا هەفتەکە ببی هێنمە بڵێکان وەسکاوێ بۆم چاک بکە جا ئێستا باسێکی ئەمانەمان بۆ بکەیت ئەمەیان چییە؟ ئەمە و ئەمەش کە جانتایەکە زۆر جوانە بەڵام وەک خوریەکەی جیاوازە خوریەکەی بەڵێ باسێکی یەکەم ئەمەیان چانتایە؟ بەڵێ جانتایە ئەوە خوریەکەی خوری بالەیە هی ئێرە نییە هیچیە؟ هی بالە لە بالە ئەها. خوری هەیە ئەو خوریەم کڕیوە و چنیمە هەر بە حەزری خوریەکە بەڵێ بەس خوریەکە بڵێن ئەم شێوازە جانتانش زۆربەی کوڕان هەر بەڵێ. بەکارشێن ئەوانش بەڵێ. شتێ بۆ کوڕ دروست کردووە لەو شتێنی نوشتانە واللهی یان بێچانسن ئەمەی شتەکان وڵای ڕاستینەوە ئەمەشتی کوڕێتیانەوە بەس کڵاومل پێچەکانم بۆ کوڕانە دروست زۆر کردووە بەڵێ باشە بەرەو کۆتای پرۆگرامەکە ئەڕۆین بەڵێ. پێمان خۆشە بزانین شوێنی کارکردنی تۆ کوێیە شوێنێکی تایبەت هەیە و لەگەڵ ئەوەش هەبزین بەشداریکردن لەگەڵ ڕێکخراوەکانە لەگەڵ کۆمەڵە لەو گروپانەی لە شاری سلێمانی لە سەرای سلێمانیان لە بەڵێ. فستیڤالێکی تایبەتە تۆ بەشداریبوونی تۆ چیە و شوێنی کارکردنە کوێیە من شوێنی کارکردنم لەگەڵ ڕێکخراوی هوەری دەستم باشە بەڵام ئێستا بەداخەوانێ حکوومەتی چاوکارێکمان ناکات لە بەرەی ڕێکخراوەکەمان ڕاگیراوە نایڵن لە پارکی ئازادی شوێنمان هەبوو ڕۆژانی پێنجشەمە و جومعە زۆر باش بوو دوو ڕۆژ لەوێ شتەکانمان عەرزە کرد و خەڵک زۆر پێشوازێکی باشی لێ کردین جام یەک داواکاریشم هەیە لێرە و حکوومەت هاوکارمان بێت و پارکەکەمان باتەوانێ ئێستا کوێ بەرهەمەکانت جەناب وڵای ئێستا من هیچ شوێنێکم نییە تەنیا لە ماڵەوەم ئیتر ئەوەی کە خۆی بمناسێت داوای تەڵەبەکات لەسەر تەڵەبی خۆی هەرچێکی پێویست بێ بۆی دروستەکەم ئەگینا هیچ شوێنێکم نییە تەنیا من ئەو داواکاریم هەیە ئیشەڵڵا پارکی ئازادیمان بنوانێ بە ڕێکخراوی هوەری دەست لەبەرێ کاکسیروان و بێگەرخان بەڕاستی دوو کەسی زۆر دڵسۆزن بۆ کارەکەیان و بۆ ئێمەش ڕێکخراوەکەی ئێمە زۆربەی زۆری ئەندامەکانی خاوەن پێداویستی تایبەتن نەخۆشخانەی هیوامانتیایە خاوەن پێداویستی تایبەتمانتیایە کە کەم ئەندامە خاتونمانتیایە کە خەریجە بڵێن کولەی تەواو کردووە و لەوێ ئەم ئیشانە دروستەکات یان خواردن دروستەکات ئەو زۆر باشە نابێ ئێمە هەر چاوەڕێ بکەین حکومەت دامان بمەزرێنێ وانە لەبەری دامەزراندن نیە هاوکارێکمان هەبێ لێ ئەوە باشترێکە بۆ ئێمە بە هیواین کە گویان لە تۆ بوو بێت و وەکتوان داواکارەکەتان بۆ جێبەجێ بکەن. زۆر سپاسانەکەم بەڕێز خۆشحاڵ بێ بەڕێز